دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە خولی دووەمی سەرۆکایەتیەکەیدا یەکەم گەشتی 4 ڕۆژەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ کرد و سعودیەی وەکو یەکەم وڵات بۆ دەستپێکی سەردانەکەی هەڵبژارد. لە ڕۆژانی دواتریشدا سەردانی قەتەر و ئیمارات دەکات. سەرۆکی ئەمریکا لە کاتی گەیشتنی بە سعودیا لەلایەن محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا لە فڕۆکەخانەی شا خالید لە ڕیاض پێشوازی لێکرا. دواتر لە کۆشی ئەلیەماما لە پایتەختی سعودیا کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا دەیان سەرکردا لە بوارەکانی ئابووری و ئەمنی و سیاسی بەشدار بوون. هەڵبژاردننی سعودیا وەک یەکەم وێزگەی گەشتەکەی لەلایەن ترامپەوە تا ڕادەیەک چاوەڕوانکراو بوو. ئەمە سەرەڕای ئەوەی خودی ترامپ بە مێژوویی وەسفی کردووە. ئاوکات سەردانەکەی هێندەی ڕەهەندی ئابووری و واژۆکردنی ڕێکەوتن و گرێبەستیەیە ڕەنگە هێندە سیاسی نەبێت، بەڵام باگەرێکی زۆرەوە پرسی فەڵەستین و سووریا و لوبنانیش تاوتوێ دەکرێت. بڕیارەکەی ترامپ بۆ دەربازبوون لە ئەوپەیمانە تەقلیدیەکانی ڕۆژاوە و گەشتکردنی بۆ دەوڵەتانی کەندا و جارێکی دیکە جەخت لەسەر پەرەسەندنی ڕۆڵی جیۆپۆلۆتیکی ئەم وڵاتانە و گرنگی ناوچەی لە چارەسەرکردنی ناکۆکیەکانی ناوچەکە دەکات. ئەما جگە لە پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵیاندا. ئەوەی جێی سەرنجە ترامپ لەم گەشتەیدا سەردانی قەوارەی زایۆنی ناکات. بە پێی زانیاریەکان ترامپ دووپاتی کردەوە ناچێتە قەوارەی زایۆنی تا هەندێک پێشکەوتن ڕوونەدات، بە تایبەتی لە پرسی جەنگی سەر غەزە و گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ ئاگربەست. بەوتەی هەندێک لە چاودێرانی سیاسی ئەم سەردانەی ترامپ بۆ سعودیا و نەچوونی بۆ قەوارەی زایۆنی پەیامێک لە خۆ دەگرێت، ئەویش ئەوەیە چیتر ئەمریکا ڕەفتارەکانی ئەو قەوارەیە پەردەپۆش ناکات، بە تایبەتی لە دوای جەنگی سەر غەزە و تاوانکاریەکانی سوپای زایۆنی. ئەوکات پێشتریش سعودیا لە ڕێی شازادەی جێنشینەوە دووپاتی کردەوە کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ قەوارەی زایۆنی بەندە بە دامەزراندنی دەوڵەتی فەڵەستینەوە. گەشتەکەی ترامپ بۆ سعودیا ئەمڕۆ کۆتایی دێت و سبەی نێژ بەرەو قەتەر و دواتریش بەرەو ئیمارات بەڕێدەکەوێت. بڕیارە ئەمریکا، سعودیا، قەتەر و ئیمارات گرێبەستی وەبەرهێنان بە بەهای 1 تریلیۆن دۆلار ڕابگەێنن. هەروەک پێشتریش سعودیا بەڵێنی دابوو لە 4 ساڵی داهاتوودا بە بەهای 600 ملیارد دۆلار وەبەرهێنان لە ئەمریکا دەکات. ساڵی 2017 دۆناڵد ترامپ لە میانی خولی پێشووی سەرۆکایەتیەکەیدا بە هەمان شێوە سعودیەی وەک یەکەم وڵات بۆ گەشتەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبژارد. لەو گەشتەدا ڕێکەوتنێکی وەبەرهێنانی بە بەهای 400 ملیارد دۆلار واژۆ کرد. $3 billion, $533 million